ئەو ڕێڕەوەی لافاو کە ڕووی لە ناوەندی قەزای ڕزگاری لە ئیدارەی گەرمیان کردبوو چارەسەر کرا و خرایە دەرەوەی قەزاکە. ئیتر بڕیار وایە چیتر مەترسی لافاو لەوێ نەمێنێت. یەکێک لە ڕێڕەوەکانی لافاو لە قەزای ڕزگاری بە تەنوشت بازاڕی قەزاکە تێدەپەڕێت. لە کاتی باران و لافاو گرفتی بۆ کاسبکاران هاتوچۆی هاوڵاتیان دروست ئەکرد، بەڵام ئەمڕۆ شەممە ئەو ڕێڕەوە گواسرایەوە بۆ دەرەوەی شار. ئەرسەلان ئەحمەد سەرۆکی شارەوانی قەزای ڕزگاری بە 1964 ورد لە دوای لافاوەکەی ئەم دواییە هەستمان کرد لە چەند جێگایەک بربەستەکانی لافاو گرفتیان بۆ دروست بووە. ئەمڕۆ دەستمان کرد بە تونند و تۆڵکردنی بربەستەکانی لافاوتیشی یەکێ لەو ڕێڕەوانەی لافاو بەردەوام مەترسی بۆ دانیشتوانی قەزای ڕزگاری دروست دەکرد بە ناو شاردا تێئەپەڕی ئەوەشمان چارەسەر کرد و دەڵێت گواستمانەوە بۆ دەرەوەی شار. لە لافاوەکەی سەتایی ئەم مانگا کە چەمچەماڵ و پیرەمەگرونی گرتەوە لە قەزای ڕزگاریش لە گەرمیان زیانی زۆری گەیاند و ژمارەیەک هاوڵاتی ماڵ و حاڵ و دوکان و بازاڕیان بەر ئەو زیانە کەوت بوون.